ڕوو دەکەم ئەو کەسانی کە خیانەت دەکەن. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، کاتێک کە تۆ لەگەڵ پیاوێکی خیانەتکار و ناپاکی وەکو خۆتە سواری سەیارەیەک دەبی دەڕۆی بۆ جێگایەک، باشە ئەگەر خوای گەورە لە ناو سیارەکەدا ڕۆحی ئەو پیاوە پیسە یا خۆی تۆ کە پیس و خیانەتکاری ئەگەر خوا ڕۆحت بکێشێ شەرمەزاری لای کەسوکاری خۆت نابیت، شەرمەزاری لای خوا نابیت، باشە تۆ زەمان هەیە نا ئەو سیارە خۆ ڕۆحت نەکێشێ؟ ناترسیلەوە؟ ناترسیلەوە؟ تۆ بە ناوی نەخۆشخانە و ڕۆشتویتە بەلای پیاوەکەت، وەڵاتم بۆ نەخۆشخانە بەڵام دەڕۆی بۆ خۆت ئیشی خراپ دەکەی لەگەڵ کەسێکدا، هەزارە شتێوە ڕووی داوە. باشە ئەگەر خوای گەورە لەو کات و ساتەدا کە خەریکی خیانەت و زینای ڕۆحت بکێشێ شەرمەزاری دنیا و قیامەت نابیت؟ کاتێکە پیاوێکی خیانەتکار لەگەڵ ئافرەتێکا دەخەوێ و دەچێ بۆ ماڵەکەی، باشە ناترسی لەوەی کە خوا لەو شوێنەدا ڕۆحت بکێشێت، لەو ماڵەدا ڕۆحت بکێشێ؟ ناترسی لە کاتێکا جلوبەرگت لە بەردانیە لەگەڵ ئەو ژنەدا ڕۆحی هەردوان بکێشێ حیا و کەرامەتان بشکێنە لە دنیا و قیامەت؟ زەمان هەیە چەنەها کەس چوو بۆ زیناکردن و لاوە فیشەکیان ناوە سەرێ کوشتیان، چەنەها کەس چوو بۆ زیناکردن لە ناو سیارە لەگەڵ ئافرەتە زیناکەرەکە تووشی ڕووداو بوون. کەواتە ئاگداری خۆت بە، بەردەوام بە لەسەر داوێن پاکی، چونکە خوای گەورە جاری وایە بە جۆرێک تۆڵت لێ ئەکاتەوە لە دنیا و قیامەت هەتا ماوی شەرمەزار بیت.